میرا ئەو یاریزانەی تەمەنی 58 ساڵە، بەڵام واز ناهێنێت و گرێبەست لەگەڵ یانەیەکی نوێ ئیمزا دەکات. کازیوشی میورای ئەستێرەی ژاپۆنی هەرچەندە تەمەنی 58 ساڵە و 2 مانگی تر تەمەنی دەبێتە 59 ساڵ. ئەم جارەش ڕەتی کردەوە واز لە یاری تۆپی پێ بهێنێت و لەو وەرزشە دوور بکەوێتەوە. میورا کە ئێستا گرێبەستەکەی لەگەڵ یانەی ئەتلەتیکۆ سوزوکای ژاپۆنی کۆتایی هاتووە، نزیک بۆتەوە لە ئیمزاکردنی گرێبەست لەگەڵ یانەی فۆکۆشیما یونایتد کە لە خولی پلەسەی ژاپۆنی یاری دەکات. جگەلەوەش کاروانە وەرزشەکەی نزیک بۆتەوە لە 41 ساڵ یاریکردن. میورا لە ماوەی ڕابردوودا ڕایگەیاند ئامانجی ئەوەیە تا تەمەنی 80 ساڵی بەردەوام بێت لە یاریکردن و دڵنیایە لەوەی تاو تەمەنە توانای جەستەیی بە بەهێزی دەمێنێتەوە. ئەو یاریزانە 58 ساڵە ڕکابەری تەمەن دەکات و بە هیچ شێوەیەک بیری لەوە نەکردوتەوە واز لە یاری تۆپی پێبێنێت، تەنانەت لە کاتی کۆتایی هاتنی گرێبەستەکەی لەگەڵ یانەی داهاتووی بیر لە چوون بۆ یانەیەکی تر دەکاتەوە. یاریزانە بە تەمەنە ژاپۆنیەکە لە ساڵی 1986 لە یانەی سانتۆسی بەرازیلی دەستی بە ژیانی پیشەگەری کردووە و درێسی چەندین یانەی پۆشیوە و تا ئێستا گرێبەستی لەگەڵ 17 یانەدا کردووە. یاریزانە ژاپۆنیەکە تا ئێستا 732 یاری ئەنجام داوە لەگەڵ یانەکان، 195 گۆڵی تۆمار کردووە و 5 ئەسیستی هەیە. کۆی گشتی یاریکردنی 47166 خولە.